مال خیر خازانه براستی اگه خیر خواست نبیتن استا به تمام مبیتن او مزگفت 10 سالی دیش تواو نابید او گنده هر او هادمینی تا به مزگفتی به مزگفتیش لو گندی لحم تشتكي ضروري ترى جماعتي لينيا خطبه لينيا همو بيباش بينا حتى او مدالانا دهادنا خطبه جنه كان لو خوجيان لمام هستاي بو خطبه روج خطبه العانه اما دتشينه بنيناني بو خير خازان و بو دولمندان مزگەوت شتێکی زۆر ئاسانە باش بوو کابراایکی نەبیتن و فەقیر بیتن بەڕاستی کارێکی قورسە ئەوە ئیشێ دەفتەرێک و دوو دەفتەران نییە بلێ وڵای تەواو دەکەم ئەوەی دەکێتنی شوایە لۆ گوندێمایە بەڵام لۆ خۆیتی لۆ قەبر و قیامەتێ خۆیتی دەوامە لە خێرخازان هەیە بەهانای مزگەوتێمەوە بێن مەحتەلین لۆ مزگەوتێ و بێ مامۆستاینە استفاد هەمان هەبی جێمان نییە دومیانان بەخێر بینین هەگەر مزگەوتت نەبیت قاعەت نەبیتن مردنیش چاوەڕوانی ئەوەی ناکەتن حتا تۆ خۆت ڕێک بێخی و خۆ حازرکەی و ئەوجا بمری دەبی پێشوەخت ئەمە کێمکاسی مزگەوتێ خۆ جێبەجێ بکەین و مەحتەلینیش داوا لە خێرخازان دەکەین بەهانامانەوە بێن